بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاسی جیهان کە کەمبوونەوەی خواست و دابەزینی نرخی نەوتی خەوی بەدای خۆی داهێنا، عێراقی ڕۆبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی کردوتەوە. بە جۆرێک لە ئێستادا توانای دابینکردنی مووچەی فەرمانبەرانی نییە. ژمارەیەک ڕاوێژکاری دارایی ئەنجومەنی وەزیرانی عێراقی چەند پێشنیازێکیان خستۆتە بەردەمی پەرلەمان و حکوومەت بۆ ئەوەی بەشێک لە مووچەی فەرمانبەران پاشەکەوت بکرێت. سامر غەزبان وەزیری نەوت و جێگیری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند بەهۆی دامەزراندنی فەرمانبەران و گرێبەستەوە بەراورد بە ساڵی ڕابردوو مووچە زۆر زیادی کردووە سەرەڕای گەڕاندنەوەی دابڕاوانی دەستگا ئەمنیەکان، بۆیە بڕەپارێکی زۆر بۆ مووچە و خانەنشینی دەڕوات کە دەگاتە 56 تریلیۆن دینار. وتیشی مووچەی ئەم مانگەی فەرمانبەران دەدرێت و بڕیاریشی لەسەر درراوە، بەڵام تێڕوانینێک هەیە بۆ کەمکردنەوەی مووچە بە جۆرێک کە بە هیچ شێوەیەک دەست بۆ مووچەی بنەڕەتی نابرێت، بەڵکو تەنیا دەرماڵەکان بە ڕێژەیەکی دیاریکراو دەگرێتەوە و بەشێکی پاشەکەوت دەکرێت. هاوکات بەنگین ڕێکانی وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی عێراق ڕایگەیاندووە لە ساڵی 2023دا ژماری فەرمانبەرانی عێراق 850,000 فەرمانبەر بووە، بەڵام لە ساڵی 2020دا گەیشتوتە نزیکەی 6 ملیۆن و 500,000 فەرمانبەر، واتە بە ڕێژەی لە سەدا 700 زیادی کردووە. لای خۆشیەوە شیروان میرزا ئەندامی لیژنەی دارای ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکیدا بۆ گەلی کوردستان وتی مووچەی فەرمانبەرانی عێراق مانگانە 3 تریلیۆن و 500 ملیارد دینارە، بەڵام بە مووچەی خانەنشینان و شەهیدان و زیندانیانی سیاسی و چەند چین و توێژێکی ترەوە دەگاتە نزیکەی 6 تریلیۆن دینار. ئەوش لە کاتێکدا ئێستا داهاتی نەوت زۆر لە مووچەی فەرمانبەران کەمترە. وتیشی کۆمەڵێک ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ دابینکردنی مووچەی فەرمانبەران پێشنیازی پاشەکەوتکردنی بەشێک لە مووچەی فەرمانبەرانیان خستۆتە ڕوو، بەڵام تا ئێستا لەلایەن پەرلەمانی عێراق و وەزارەتی دارایی و سەرۆکی حکوومەتەوە ڕێک نەکەوتون لەسەری، بۆیە بڕیاری لەسەر نەدراوی هێشتا بە دوای ڕێگەیتردا دەگەڕێن بۆ ئەوەی بتوانن مووچەی فەرمانبەرانی پێدابین بکەن. وەک پسپۆڕانی ئابووریش دەڵێن تاکە سەرچاوی داهات کە نەوتە عێراقی ڕوبەڕووی زۆر کێشە و گرفت کردوتەوە و ئەگەر حکوومەت نەتوانێت سەرچاوەکانی داهاتی هەمە جۆر بکات، ئێستاش نەبێت لە داهاتوودا ڕوبەڕووی قەیرانی گەورە دەبێتەوە.